ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر چەندین دەرەنجامی نەرێنی مەترسیداریان بەسەر هەرێمەوە جێهێشت. بەشێک لە دەراویشتە خراپەکانی ئەو ڕووداوانە کەمبوونەوەی متمانەی وڵاتان بوو بە دەسەڵاتدارانی هەرێم بوو لە دەستدانی زۆربەی خاکی کوردستان. چاودێرانی سیاسی دەڵێن پارتی و یەکێتی ئەندازیاری ئەو نەهامەتیانن کە بەسەر کوردستانیاندا هێنا، کەچی ئێستاشی لەگەڵ دابێت خەریکی تۆمەتبارکردنی یەکدین و دان بە هەڵەکانیاندا نانێن. ڕوونە ڕۆژ بە ڕۆژ تا کوێستا ئێمە ئەناڵێنی بەدەست دەرهاویشتەکان و لێکەوتەکانی ئەو ڕووداوە ئەو ڕۆژەوە لەبەرەوەی لەو ڕۆژەوە تا کوێستا ئێمە نەمانتوانین بگەینەوە قۆناغی پێشەوە ڕۆژە یالانی کەم بە جۆری ئیداری ململانەکان بکەین کە پێگەی هەرم لەوە زیاتر لاواز نەبێ و ناکۆکەکان لەوە زیاتر قوڵڵەبنەوە لەسەر حسابی چارەنووسی گەل و قەواری باشووری کوردستان. بوو پێکەوە داوای لێبوردن بکەن لە هەڵەکان و یەکێکیان کە هەڵەیەکیان کردووە داوای لێبوردن بکە و پێکەوە بیرکەنەوە بۆ ئەوەی چۆن ئاسەوارەکانی وەک دوو هێز کە وا خۆیان نیشانەدەن باز لە چارەنووسی کوردستانەکان پێکەوە گرێدەن. بەڵام بەداخەوە ڕووداوەکان بێمتمانەیەکان زۆرتر قوڵەکەنەوە بەدگومانیەکان بەرابەر یەکتر زۆرتر قوڵەکەنەوە دەستێوەردانی هەرێمایەتی لە ناوخۆ زۆرترە بێ و بەداخەوە ناتوانن پێکەوە وێنایەک بۆ کێشە و ڕووداوەکان و گۆڕانکاریەکان و بۆ ئیدارەکردنی دۆخی ناوخۆ و هەرێمایەتیش بکەن. دوای تێپەڕینی 6 ساڵ بەسەر ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر هێشتاش پارتی و یەکێتی ساڵانە بەهێرشی میدیایی لە ڕێگەی کادیرانیانەوە یادی دەکەنەوە لە کاتێکدا ئەم دوو هێزە یەکدی تۆمەتبار دەکەن هەر کامێکیان بەقەد یەکتر یان زیاتر خاکیان لە دەستدا و دەیان ساڵ دۆزی کوردیان لەو ناوچانە بردەوە دواوە. بە درێژایی مێژووی شۆڕشی کوردی هەموو ئەو شکست و نەهامەتیانەی بەسەر خەڵکی کوردستانە هاتوون دەرەنجامی سیاسەتی هەڵەی شۆڕشی کوردی بووە لە ئەنفال و لە کیمیاباران و لە ڕاگواستنی گوندەکان و هەموو ئەمانە دەرەنجامی سیاسەتێکی هەڵە بووە. 16 ئۆکتۆبەریش کە هەڵەیەکی کوشندە بوو دەرەنجامی ڕیفراندۆمێکی ناوەخت کە زۆربەی وڵاتانی دنیا ئاگاداری بەرپرسانی کوردیان کردەوە کە ئەم ریفراندۆمە نەکرێ و دوا بخرێ و ئەگەر بێت و بکرێ کارەساتی خراپی بە دوادا دێ دەرەنجامی کارەسات ئینکاریکردن و سووربوون لەسەر ریفراندۆمێکی ناوەخت کورد مافی خۆیەتی دەوڵەتی هەبێ و مافی خۆشێتی ریفراندۆم کا بەڵام لەبەرەوەی ساتەکە ساتی خۆی نەبوو من استعجل شيئا قبل أوانه عوقب بحرمانه دەرەنجامەکەی ئەو بوو کە 16 ئۆکتۆبەر دروست بوو زۆربەی زۆری ناوچەکانی کوردستان لە 150 خاکی کوردستانمان لە دەستدا کە تا ئێستاش بۆمان نەگەڕاوەتەوە و من پێشم وانە حزبێک لێ بەرپرسیار بێ بەڵکو سیاسەتمەدارانی هەرێمی کوردستانەوە تا هەردوو حزبی دەسەڵات بەرپرسیارن. هەرێمی کوردستان پێش 16 ئۆکتۆبەر متمانەیەکی بەهێزی لە دەرەوە هەبوو، پێگەیەکی سیاسی تۆکمەی هەبوو، بەڵام حساب نەکردنی سەرانی کوردستان بۆ هۆژاریەکان و پێداگریان لەسەر ئەنجامدانی ڕیفراندۆم بۆ هۆی لاوازبوونی پێگەی هەرێم لە دەرەوە و لاوازبوونی تەواوەتی کورد لە بەرامبەر بەغدا هەرزووش خۆیان پاشەکشەیان کرد و ڕایان گەیاند کە ڕیفراندۆم بۆ دەوڵەت و سەربەخۆیی نەبووە. ئەم ڕیفراندۆمەی ئەنجام درراوە نەبوو فەرزکردنی ئەمری واقعە و نەبوو دیاریکردنی سنوورە. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.